شعارمانەوەی وەکو مناڵپارێزی کوردستان بەڵێ بۆ ژیان نەخێر بۆ مادە هۆشبەرەکان. ئەمڕۆ 500 گەنج بەشدارە لە مارەسۆنە لەم ڕاکردنە بۆ ئەو پەیامە کە مناڵی پارێزی کوردستان هەمیشە بۆ مناڵ و گەنج هەوڵی ئەوە یاوە هۆشیاری با بە هەمووی. سپاس بۆ ئەم هەڵمەتەی مناڵپارێزی کوردستان بەڕاستی دەستخۆشیان لە یەکەم داوا لە گەنجانەکەم لە مناڵان لە خانەوادەی گەنجانەکەم تکاتان لە یەکەم بە مادەی هۆشبەر جوانیەکانمان نەبات. پێویستە هەر هەمومان هەوڵ بین تێبکۆشین بۆ ئەوەی گەنجان و مناڵەکانمان دوورخەینەوە لە هەموو کارە ساتێک. سپاس. We're very excited to be able to participate, to help out with the awareness of taking care of our bodies and being healthy and everything, and staying away from drugs and that. سلااوتان لێبێ ئەمەوێت دەستخۆشی بکەم لە ڕێکخراوی مناڵپارێز کە ئەم مەراسیمەی ڕێکخستووە ئەرکی سەرشانی هەمومانە ڕوبەڕووی مادەی هۆشبەر ببینەوە بۆیە منیش وەکو ئەرکی سەرشانی خۆم لێرە ئامادەم و بەشدارم. ناوم هەرناز ئازادە کە ئیمڕۆ بەشداریم لەم چالاکیە کرد توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و ئەم چالاکیەوە بەبوونی ئەوە بوو کە نەخێ بۆ مادەی هۆشبەر هیوادارم هەموو گەنجان واز لە شتی خراپ و مادەی هۆشبەر بێنن. من سێمی مناڵان بووم جەوێکی خۆشیشم وەرگرت و بۆ تەندروستیشم باش بوو کاتم بۆ ئێرە. لەم جۆرە پرۆژانەیە کە دەتوانین بڵێن مادەی خۆشبەر دەبێتە هۆی تێکچوونی داهاتوومان، خەونەکانمان، هەروەها ژیانمان. هەر بۆیە هەمیشە ئێمە بۆ مناڵپارێز بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز خاتوونی یەکەمی هەرار بەشداربان و ئامادەبوانی خۆشەویست فەرمانەوە دەست بێنین براوی یەکەممان هەرناز ئازاد عەبدولکەریم
براوەی دووەممان دەستان تۆفێق. ئێستاش داواکارین لە خانمی یەکەمی عێراق خاتون شاناز بفەرمێ مەدالیای براوەیان پێشەکە.